خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی دوجار دوای بانگەشەیەکی دوور و درێژی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم وردە وردە نزیک دەبینەوە لە نەتیجەی کۆتایی ئەوەی کە کێ چەند کورسی هێناوە و کێش چەند کورسی نەهێناوە. دوجار یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەرکەوتنی گەورەی بەدەست هێناوە. بەڵام تا ئێستاش دەنگە تایبەتەکان وای کردووە کە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێەوە بێت کە کورسی زیاتر یان گۆڕانکاری بەسەر ژمارەی کورسیەکان دابێت. ئایا کورسەکانی یەکێتی زیاد دەکات؟ ئایا ئەم سەرکەوتنە چۆن تەوزیف بکرێت بۆ خزمەتکردنی خەڵکی بەشمەینەتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم؟ لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز مامۆستا پەروین جەباری کاندیدی سەرکەوتوو ئەنجومەنی پارێزگا بەناوی خۆم و هاوکارانیشم پیرۆزبایی لێکەین. سوپاس بۆ بەڕێستان. هەروەها دکتۆر ئەحمەد کەرکووچی کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی پارێزگاری کەرکووک دووبارە بە ناوی خۆمان و هاوکارانمانەوە پیرۆزبایی لە جەنابیش دەکەین. دکتۆر ئەحمەد هەروەها پەڕێز غەیاس سوورچی کارجێڕی مەڵبەندی نینەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. مامۆستا ئەوەی کە چاوەڕوانەکرێت دەنگی یەکێتی زیاترە، چاوەڕوانەکرێت کورسەکانیش گۆڕانکاری بەسەرا بێت؟ وڵی ئەوەیە سەرەتا دەستان خۆش بێ، پیرۆز بێ لە هەمومان، لە هەموو تاکی کورد، لە هەموو تاکێکی کورد پیرۆز بێت. زیادکردنی کورسی بە خۆتان نەزان بینن ڕۆژانە لە بنکەکانی دەنگدان چەند سندوق ئەمێنێتەوە، چەند سندوق هەیە مەسەلەن گومانی لەسەر و چەند سندوق قردێلەی سووری هەیە و قردێری شینی هەیە. ئەمانە هەمووی وردە وردە دەرەکەوە و ئەمڕۆژ خۆشبەختانە لە زیادبوو نابووە دەنگی یەکێتی لە هەموو بنکەکان، لە هەموو شارەکان لە کوردستان، لە سلێمانی و ئەم مەنتیقانی کە هێزە تایبەتەکان دەنگ دەربوونەتیای ژمارەیەکی بەرچاو ئەبینین و هەروەها لە کەرکووکیش کە هێزە ئەمنیەکان ئەمڕۆ لە تایبەتەکان زیاتر لە 4000 دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هاوپەیمانێتیەکەمان. ئەمانە و دەیان ئەگەری تریش هەیە کە ئێمە جارێکی تر هەوڵی ئەوە بدەین لە پێشبڕکەی هێنانی کورسی ترین، بەڵام تا ئێستا معلوم نەبووە. ناشمانەوە ئێمە پێشی حەدەسەکان بکەوین. ئومێ دەکەین ئەوە کورسی مەسیحەکە بەدەسادەوە خۆشبەختانە بوو، پاڵپشتی کوردە بێت، پاڵپشتی کوردە و برا مەسیحەکان هەمیشە لەگەڵ مەینەتەکانی کورد بوونە، چونکە ئەوانیش بەشێک بوونە لەو سیاسەتە تەسکانەی لە ڕابردوو بەرامبەر بە تاکی کۆمەڵگای کەرکووک کراوە. برا مەسیحەکانیشمان هەروەکو کوردەکان زۆرتری دژایەتی و ئەوانە کراون. من ئەبینم یعنی ئەمەل هەیە، من بخۆم زۆر یینی ئەوە ئەەکەم کە دیسانەوە ئەمەلێکی کە هەیە کە ئێمە کورسێکی کە بەدەستبێنین. طبعاً ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە خۆی بە خۆی. ئێستاکە کورد لە کەرکووک بەنسبەت هاوپەیمانێتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسی مسۆگەر کرد، ئەوە خات و ئەنجێری شەوی شەر بە هەمان شێوە مسۆگەر کرا. ئەمانە خۆی بە خۆی مؤشرێکی زۆر سەرەکیە و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کورسی تریژی ئینشاڵڵا بەدەستبێنین ئینشاءڵڵا. دکتۆر ئەحمەد سڵاو لێبێ، چه هەستێکت هەیە ئێستا کە کاندیدی سەرکەوتووی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک، ئەوانەی کە لە بانگەشە پرسیارم لێ کردی باسمانە کرد، چۆن ئەتوێت تەوزیفی کەی لە خزمەتی ئەو خەڵکە دڵسۆز و بە پەرۆشەی کەرکووک؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە میوانە بەڕێزەکانت، سڵاو لە بینەران. سڵاوی سەرکەوتن لە هەموو لایەک بەجددی زۆر دڵخۆشم بەوەی کە خەڵکی کەرکووک کوردانە چوونە سەر سنووقەکانی دەنگدان و سەلماندیان کە ئەم شارە شارێکی کوردستانیە و لەم شارەیە چی دیکە سیاسەتی خۆسەپاندن نایخوا. لە 18 دوانزەوە ئێمە بووینەتە بەشێک لە
ئەنجومەنی محافەزە و لەوەیە ئینشاءالله کاری باشەکەین و ئەو قسانەی کردمان لەمە دووە لە دروشم دەرەچێ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بە پراکتیک بە عملی ئەبینرێ کە کاندیدەکانی ئێمە بە جددی کۆمەڵێک کاندیدن بە تایبەت ئەوانەی کە سەرکەوتون ئەکتیڤ زۆر باش زۆر کەسانێکی پسپۆر لە بوارەکانی خۆیانە دڵنیایی ئەدەم بە خەڵک کە ئێمە تیمێک پێکەهێنین کە کار بۆ ئایندە ئەەکەین نەک بۆ ئێستا. لە بانگەشەیە ڕەنگە زۆر خەڵک گوتوێتی کاکەمە بۆ ئەو قسانە بۆ بانگەشەیە ئێستا تا چەند سووری لەسەرەوەی کە بەشێک بن لەگەڵ ئەو هاوکارانت لە ناو ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی کە وەفای دڵسۆزی خاوەن پێداویستی تایبەت بوو خەڵک هاتبوو بە بڵی ئۆکسسیجینەوە دەنجێدامنەوە ڕۆژە لە ناو کەرکووک بوو مەسەلەن پێشمەرگە قارەمانەکان و هێزە تایبەتەکان بەو پەرۆشی و دڵسۆزیە تەنانەت کەمترین دەنجیان بە فیڕۆدا و زۆرترینیان لە خزمەتی ئەو کاندیدانە بووە. ئەمە ئەبێ چ ئەرکێکی قورس لەسەر شانی ئێوە دروستکە بە تایبەت بەڕێستان مامۆستای ئاینین لەوە تێ ئەگەن کە مەسەلەن قورسایی ئەو دەنگە چەندە لەسەر ئەستۆی ئێوە. من ئەمڕۆ لە وتاری هەینیە بە تایبەت لە وتاری لە وتارەکەی دووەمە بە ئاشکرا بە خەڵکەکەی خۆمە وتم هەتا ئێستا ئەوەی لەسەر ئێوە بوو متمانە بەخشین بوو بە دکتۆر ئەحمەد کەرکوچی لەمڕۆ بە دواوە دکتۆر ئەحمەد کەرکوچی ئەبێ وەکو مامۆسایەکی ئاینی وەکو مەلایەک وەکو بانخوازێک پاشان وەکو کەسایەتیەکی سیاسی لە ناو ئەنجومەنی پارێزگایە چۆن پێشتر پێشەوایەتی خەڵکیە کرد لە ڕووی ئاینیەوە لە گەڕەکەکەی خۆیان ئێستا موڵکی هەموو کەرکووکە و موڵکی هەموو کوردە لە کەرکووکە پێویستەکە ئەو قسانەی کردوێتی بە کردار بیسەلمێنێ. دڵنیابن ئەو خەڵکە دڵسۆزەی کە ئاوا ئێمەیان هەڵبژاردووە و متمانەی خۆیان بە ئێمە داوە ئێمە کارێک ئەەکەین بۆ ئەوەی دوسێ ڕۆژی تر ڕوومان بێ بچینە ناویانەوە وەسڵاویان لێ بکەین و تەنانەت لە داهاتووە داوای دەنگیشیان لێ بکەین بۆ هەواڵەکانی دیکەمان کەسێک کە خۆی کاندیدەکە ئێمە پشگیری ئەەکەین پێی بڵین دەنجی پێ بدەن ئەمانە زۆر گرنگە. ئێمە وەکو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئەنجومەنی پارێزگایە بە جددی بڕیاری ئەوەمان داوە کار بکەین و لە ناو خەڵکی خۆمانە بمێنینەوە و هەموو کێشە و معاناتی خەڵک بگەێنینە ناو ئەنجومەنی محافەزە ئەوەندەی لە تاقە و توانا و هێزی ئێمەیە هیچ کاتێک درێغی نەکەین. بەڵێ دکتۆر بەڕێزت مامۆستای ئاینی ئەمڕۆژ خوتبەت هەبووە چەند ئەو پەیامە پیرۆزە فعلی کردارەکیانەی کە پەیوەندی بە دینی پیرۆزی ئیسلامە هۆیە ئەبیت بۆ کارکردن لە ناو ئەنجومەنی پارێزگا و ئیشکردنەکانت. ئەزانی چی کاک زانا من هەر لە سەرەتاوە قەناعەتم وابوو مامۆسای ئاینی تەنها لە ناو مزگەوتان نەبێ بەڵکو لە ناو خەڵکا بێ لە دەرەوەی مزگەوت کێشە و مەشاکیلەکانی خەڵک بەشێک بێ مامۆسای ئاینی بەشێک بێ لە چارەسەرکردنەکەی بەڕاستی. بۆیە من ئەو فکرم هەبووە کە ئەمویست مزگەوت ببەستمەوە بە دنیای خەڵک یعنی وەکو جاران کە هەموو خەڵکێک ئەهات بۆ کێشە و مەشاکیلەکانی وڵای مامۆسای ئاینی لە گەڕەکە ئێستا کە داوامان کرد ئێمە بەدەسەڵاتی خۆمان ببینە نوێنەری ئەو خەڵکە لە ناو ئەنجومەنی پارێزگا چونکە ئەنجومەنی پارێزگا پەیوەندی ڕاستەوخۆی بە ئیدارەدانی شارەوە هەیە و ئەو خەڵکەش بەڕاستی زۆر بەباشی لەوە تێگەیشت چونکە ئێمە بەو پێی لە 8 ساڵی ڕابردووە بە فعلی کاری ئەنجومەنی پارێزگامان کردبوو ئەگەرچی ئەندامی ئەنجومەنیش نەبووین بەڵام لە نەبوونی ئەنجومەنی پارێزگا ئێمە هەڵەساین بە کێشە و بە حەلکردنی کێشە و مەشاکیلەکانیان لەبەرەوە وەکو خۆمەمێنمەوە دڵنیاییم بە خەڵک داوە چونکە ئەمە قەناعەت یانی من کاتی خۆی کاک زانا کە ئەچوومە لای ئەو کەسانەی کە لەسەر جادەکە ئەخۆنەوە یان ئەچنە ناو کافتریاکانەوە من بە کۆمەڵی مامۆسام وتم مامۆسایان وەرن با ئێمە مزگەوت بە دەرەوە ببەستینەوە یعنی دین و دنیای خەڵک بە یەک ببەستینەوە مەرج نییە من تەنها لە ناو مزگەوتا بم بەس قسە بکەم بەکردەوە بێمە ناو خەڵک لە ناو خەڵکا بم ئەمە قەناعەتی خۆمە مامۆسای ئاینی ئەبێ هەمیشە لە ناو خەڵکا بێ لە ناو کێشە و مەشاکیلەکانی خەڵکا بێ و لە پێشی پێشەوە بێ و ئەمە ئەبێ جێبەجێ بکرێ و ئەبێ بسەلمێندرێ کە تایپێکی تر لە مامۆسای ئاینی ئەوەی کە ئەوترا مامۆسای ئاینی بۆ حکومڕانی نابێ بۆ سەرکورسی نابێ دوای مزگەوتەکەی لە دەسەدا دوای ئەوە ناتوانێنە کۆمەڵێ پرسیار ئەکرا ئێستا ئەبێ بە بکردەوە بیسەلمێنین نەخێر مامۆسای ئاینی پێویستەکە بەم جۆرە بێ و
ئەوەی کە هەیە تایپێکی نوێیە لە مامۆسای ئاینی کەمەلا ئەحمەد لە شاری کەرکووکە پێشەوایەتی ئەکا و ئەوە شانازیە بۆ من بەڕاستی مامۆسای ئاینی بم بەڵام خزمەتکاری خەڵک بم بڕە. دکتۆر پەنجەت ئەو مۆرەکەی هەر پێوە ماوە ئەو حەماسەتەکەت هەر ئەو ماوە چه هەستێکت هەبە و لە حەزەی دەنگت بە خۆتدا؟ وەڵاهی کاکزانە هەستێکی زۆر خۆش بوو بەڵام چۆنت زانی دەنگم بە خۆم داوە بەڵێ قەولیدا دەنگ بە من بدە ئەو مامۆستا پەروینەڵێ بەڵێنی دابوو دەنگ بە من بدە. وەڵا شانازی ئەەکەم وەڵا من لە ناو کاندیدەکانە کە دائەنیشتین قسەمانە کرد ئێمە بۆ خۆمان هەندێکمان دەنگمان بەوەی دیکە ئەدا بەجددی لەبەر ئەوەی ئەوەندەسی قەومتمانەمان لە نێوانە هەبوو ئەوەندە بڕوامان بە یەکتر هەبوو. من یەکێک لەو کەسانەی کە شانازی پێواکەم مامۆستا پەروینە لەگەڵ ئەو کاندیدانەی دیکە کە هەندێکیان بەڕاستی دەرنەچوون کە ئەمە بەڕاستی یاساکە هەروایە کۆمەڵێک دەرەچێ و کۆمەڵێکش دەرناچێ و هەر کۆمەڵێک لەو کاندیدانەی کە دەرنەچوون خۆیان تەلەفۆنیان بۆ کردم بۆ پیرۆزبایی ئەمە بەڕاستی گەورەیە من ئەگەر دەنگم بە خۆشم نەدابێ دەنگم بە کاندیدێکی خۆشمان دابێ لە ناو لیستەکەیە بەڕاستی شانازی پێواکەم و یعنی بڵاویش یەکەمەوە بەڵام یعنی ناکرێت ناو بڵێم ئەوە هەر کەسە و ئازادە بەڵام بەجددی شانازی بە هەموو کاندیدەکانەوە ئەەکەم بەوانەی کە دەرچوونە و بەوانەی کە دەرنەچوونە. زۆر باشە گەڕێمەولات کاخەیە سڵاو لێبێت خەریکە کەلیماتەکان و فەلەتەکان دەشیان کاک غەیاس ئێوە لە ئەنجومەنی یاخود لە نینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانی زیادی کردو تا ئەمڕۆژ لە دەنجی تایبەتە دەنگەکانتان ڕوو لە هەڵکشانە ئێستا بە دەقیقی بۆی معلوم بێت تا ئێستا هەرچەندە کۆمیسیۆن ژمارەی کورسی ڕانەگەیان دۆ قەرارێک شەممە ئەعلانی کۆتایی بکە لە نینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند کورسی هێناوە ئەو دەنگە تایبەتانە گۆڕانکاری دروست دەکات؟ پێشەشی زۆر سپاس بۆ میوانداریە و پیرۆزبایەکی گەرم لە خوشکە پەروین جەباری و هەروەها مامۆستا ئەحمەد کەرکوچی دەکەم هیوادارم ببنە داکۆکەری ڕاستەقینە یان سەرسەختی هەموو پێکهاتەکانی کەرکووک و هەروەها بە تایبەتیش کوردانی کەرکووک کە زوڵم لێکراون لە دێرزەمانەوە تاکو ئێستا. بەڵێ ئێمە لە پارێزگای نینەوە دیارە لەگەڵ خولەکانی ڕابردووی چ ئەنجومەنی پارێزگا و هەروە چ پەرلەمانی عێراق تەنها خولێک نەبێ دەنگەکانمان جارێک و نیو زیادی کردووە بەڵام لەبەر ئەو سیستەمە سەقەتەی سانتلیۆ بەڕاستی دوو کورسیمان بەرکەوت ڕاستە ئەمڕۆ لە هەم لە مووسڵ هەم لە دهۆک لە هەولێر و لە سلەیمانی بگەر لە کەرکووکیش دەنگێکی زۆری هێزە ئەمنیەکانمان ینی برن دەنجی تایبەتمان بۆ گەڕاوتەوە بەڵام لەگەڵەوەش من ڕەشبینم کە ئەم دەنگانە بگاتە ئاستیوەی کە کورسێکی دیکەش ببین بەڵام دوو کورسیمان گەرنتی کردووە و طبعاً بەرامبەرەکانیشمان بە هەمان شێوە زۆربەی هەرە زۆری دەنگەکانیان کەم کردووە ئێمە دڵخۆشیەکەمان لەوەیە ڕاستە احتیفازبان بە کورسەکانی خۆمان کردووە هەرچەندە لە خولەکانی ڕابردوو 3 و 4 بووە بەڵام ڕێژەکە کەم کرایتەوە جاران 36 کورسی بوو لەگە 3 کۆتە کەواتە 39 ئێستا بوویتە 26 کورسی لەگە 3 کۆتە بەڵام لەگەڵەوەش ئێمە وەکو ئاماژەم پێکرد زۆر شاد و دڵخۆشی لەبەرەوەی دەنگەکانمان ڕێژێکی زۆری زیاد کرد لە کۆتا بڵێن خولی پەرلەمانی عێراق لە دەرەنجام ئێمە 34,000 دەنگ و شتێکمان هێنابوو ئێستا نزیک بووینێت زیاتر لە 6 دەنگ چکە دەنجی تایبەت هێشتێک لای نەبوویتەوە بەڵام ئێستا بۆ پێ ئەو داتانە بدەستمان گەیشتووە لە 6,000 تێپەڕمان کردووە هەرچەندە خەڵکێکی زۆرمان لەبەرەوەی کە ئاوارە بوون خەڵکی مووسڵ چ لە دهۆک لە هەولێر لە بگەر لە سلەیمانی تا پێنجوێنیش ئەمە زۆر ئاستەم بوو بگەڕێنەوە بەخۆی بە خانەوادەوێ بۆ دەنگدان و هەروەها چەند هەڵەیەکی تریش کرا لە ناو سندۆقەکان خەڵکەکە دیارە شارەزایشی باش نەبوو بۆ پڕکردنەوە دەنگێکی زۆریشمان لەوێ سووتا نزیکەی 2,000 دەنگ کە بە هەڵا پڕیان کردبووە دوو کاندیدیان بڵێن دەستنیشان کردبوو یان بڵێن 3 کاندید ینی بەم شێوانە بەڵام لەگەڵەوەی من پیرۆزبایی لە کوردانی مووسڵ دەکەم و هیوادارم ئەمە کۆتا بەشداری نەبێت ئەوها بە جۆش و خڕەوشەوە ئەو کاندیدانیم سۆگەرتان کردەوەکو یەکێتی لە کوێ لە سنووری پارێزگای نینەوە
بەڵێ دەزانی چۆنە تاکو ئێستا لەبەر ئەوەی کە بڵێن دەنجی تایبەت یەکلا نەبوویتەوە بەڵام دەتوانم ناوی 4-5 کاندیدی بەهێز پێ بڵێن 4 کاندیدی بەهێز یەکیان هەواڵ محەممەد جاسم کاکەیە لە دەبەری کاکەیانی سەر بە قەزای حەمدانیەی پارێزگای نیناوە تەبات هەواڵێک تریشمان بە ناوی ویسام سالم کە لە برانی کوردی ئێزدی شاری باشیکە و هەروە هەواڵێکی تریشمان لە منطقەی زومارەواتە دەکەن ڕۆژ ئاوای شاری مووسڵ کە بە عەلی پێیان غەرب مەدینەت مووسڵ هەواڵ یونس گەرگەری و هەواڵێکی تریشمان شنگاریە ناوی کاک دەخیلە ئەم چوارە زۆر بڵێن دەنگێکی باشیان هێناوە دیارە لە نێوان ئەم چوارە دویان شانسی بڵێن بەدەستهێنانی کورسیەکەیان دەبێتن هیوادارم هەر چواریان هەر 52 هەیان وایە بەڵام ئەمە وەکی بڵێن قەبارە و حەزم و بڵێن سوقلی خۆمانە بەداخەوە دەنگێکی زۆریشمان فەوتە بەو بڵێن سیستەمە سەقەتەی سانتیۆڵۆ باشە کاک غەیاس ئەوە لە ناو ئێزدیەکان لە ناو کاکەیەکان لە ناو ئەوانە دەنجی باشتان هێنا هۆکاریەوە بۆچی دەگەڕێتەوە وەڵی زۆر هۆکار هەنا یەک هەموو کوردی ئێزدیەکە دەزانن کە یەکێتی چەند داکۆکاری برانی کوردی ئێزدی بۆ چ لە پەرلەمانی کوردستان چ لە پەرلەمانی عێراق و هاو کاتێک کە ئەو مەیمنەتەیان بەسەر هات کە داعش قەتل و عامی کردن جینۆسایدی کردن ئێمە و کەژێتی نیشتمانی کوردستان ناڵێم لە دەبەری شێخان و باشی کۆنم کامانەش ئێزدین تەنها لە شنگار ١10 شەهیدماندا هەم لە داکۆکیکردن لە شنگار و هەم بۆ ڕزگارکردنەوەی شنگار و هەروەها ئێمە هەموو پێکاتەکان بە تایبەتیش برانی کوردی ئێزدی باش دەزانن هەتا برانی عشیەتەکانی کاکەیش یعنی نزیکترین و دۆستترین سەرکردەی کورد بۆیان مامجەلال بووە دائیمە داکۆکاری ئەوانە بووە بەداخەوە ینی ئەگەر ئەو هەواڵانەی ئێزدی بە تایبەتیش کە لە کەمپەکانی دهۆکن تا ئێستا ژمارەیان زیاتر لە 200,000 کەسە و دەتوانم بڵێم زیاتر لە 250,000یش لە هاندەرانن بڵێن لە دەرەوەی وڵاتن ئەوانە بۆوان نەبوو دەنگ بدەن ئەوەی لە کەمپەکانیش بەڕاستی هەمووی ئابلوقە دراون و دەبی بۆ لایەنێکی تایبەت کار بکەن ئەژینە بەڕاستی زۆر لە هەواڵان پێیان گوتم گوتی ئەگەروانەکەی نان بڕمان دەکەن بەڵام ئەمن وا بۆ دەچم ئەگەر ئەوانەی کە لە کەمپەکان نزیکەی 6,000 دەنگدەرە گوتم 210,000 کەس دەبێ بەڵام کە دەنگدەر 6,000 دەنگدەری لێە کە لە کەمپەکان دەژین بەڵێ ئەگە بگەڕێنەوە شوێنی خۆیان بێگومان چاوکەشەکان هەمووی ئالوگۆڕی بەسەردادێ ئەم 6,000 دەنگەوەکو پێم گوتن بڵێن ئیستغلال کرایە بۆ جیهەتێک هەلێوەیەوە وەکو بڵێ پێشەوەی گەمەکە بکەین دوو کورسیان یان سێ کورسیان گرنتی کردبوو بەداخەوە ڕاستە ناو کەمپەکان ئێمەش دەنگمان هێناوە حزبەکانی تری شێنانە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم بەڵام ئەوانەی کە لە دەرەوەی کەمپن یان بڵێن لە ژێر ئەو شوێنانن کە لە ژێر کۆنتترۆلی بڵێن پارتی دیموکراتی کوردستان نەبن بەڵێ ڕێژەیەکی باشی دەنگمان لێ هێناوە و لە هەندێک شوێن سەرکەوتنمان بەدەستێناوە بۆ نمونە ناحیەی باشیک کە زۆربیان کوردانی برانی ئێزدین لیستەکەی یەکێتی یەکەم لیست دەرچوو لە سەر ئاستی هەموو لیستەکانی تر لەکوێ زۆر دەنگتان بە بەرچاو هێناوە دڵتان پێی خۆش بوو بێ کاک غەیاس مەسەلەن لە ساحلی مووسڵ مەسەلەن لە ناوچەکانی تری سەر بەنینەوە لە هەموو شوێنەکان دەنگەکانمان بڵێن زیادی کردبوو بەڵام ئەوەی بڵێن لە چ دەبەرێک کە لیستەکەی یەکێتی خەڵکی نینەوە واتە لیستەکەی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان یەکەم لیست دەرچووە وەکو ئاماژەم پێکرد لە باشی کە گەورەترین ناحیەیە لەسەر ئاستی پارێزگای نینەوە و هەروەها لە دەبەری برانی کاکەی لیستەکەی ئێمە یەکەم لیست بوو بە یەکەم دەرچوو و هەروەها لە ڕۆژئاوای دجلە واتە ڕۆژئاوای شاری مووسڵ منطقەی زومار هەواڵێکی عەشیرەتی گەرگەری ئەویش دەنجی لە هەموو کاندیدەکان زیاد بوو و دەنجی لیستەکەشمان لە هەموو لیستەکانی تر زیاتر بوو بەڵێ جێ دڵخۆشی بوو کە ئەم شوێنانە لیستەکەی یەکەم بەدەستبێنێ بێگومان ئەوەی تەسیری لێکردین ئەو کەسانە بوون کە لە ئاوارن و لە ئاوارەیش خۆ دەزانی لە دەبەری زەرد بوون لەوێ پارتی ئیستفادەی لێکردن ئەگینە ئەگەرەوانش لە شەر شوێنی خۆیان بانە باوەڕت هەبێ من وا بۆ دەچم ئێمە ئەگەر لیستی یەکەمیش نەبین بەڵام دووە موسێمان بەدەست دەهێنە ینی ڕکابەری دووە موسێمان دەکرد بەڵام بەداخەوە ئەمە شار ئەو بڵێن ئەم ڕەوشە هەرواش نامێنێ
بێگومان ئەمەش کۆتایی دێتن هەر کەس سنگ و ڕنگ و بڵێن قورسایی خۆی بەدەست دێنێ بەڕاستی تا ڕادەیەک ئەم جارە حقیقەتی دەنجی بڵێن لایەنەکان بە دەرکەوت بۆ نمونە من زۆر باسی بڵێن حزبە کوردستانیەکان دەکەم زیاتر لە عەرەبیەکان برادرانی پارتی لە هەموو خولەکانی ڕابردوو لە ئەنجومەنی پارێزگا 7 کورسیان هەبوو و 2 کورسیان بۆ 3 کورسی کۆتایەکانیش کادرەکانی خۆیان دەیان برد ینی بە عەلەنیان گوی ئەوەی ئیمەیە واتە 9 کورسی 10 کورسی هیچ جارێک لە 9 کورسی کەمتریان نەبووە ئێستا نە هیچ کۆتەشی برد کە نوێنەری ئەوەشیان هەبوو بڵێن کاندیان هەبوو بۆ کۆتەی شەبەک ئێستا هیچ کۆتایان نەبردووە و دەنگەکاشیان لە 7 بوتە 4 واتە لە 9 4 کورسیان هێناوە بەڵام ئێمە احتیفازمان بە بڵێن کورسیەکانی خۆمان کرد هەرچەندە کورسێکمان لە دەستداوە بەڵام ڕێژەی کورسی کەم کرایەوە لە 36 گوتم بیتە 26 بەڵام لە دەنگ زیاتر لە 20,000 دەنجی زیاترمان هێناوە و بێگومان لە خولەکانی داهاتوو پەرلەمانی عێراق بێ یان ئەنجومەنی پارێزگا بێ من وای بۆ دەچم کە دەنگەکانمان زۆر زیاتریش دەبێ لەبەرەوەی هەم لە ئەنجومەنی پارێزگا هەم لە پەرلەمان نوێنەرەکانمان نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک تەنهایی مووسڵ هەبە گشتی جێی ڕەزامەندی و جێی متمانەی خەڵکی پارێزگای نینەوە کاخیاس ڕۆڵی عەشیرەتەکانی سورچی و هەرچی و زێباری لەو ناوچانە ئەوانیش هەوڵێکی دڵسۆزانەیاندا پاڵپشتی لیستەکەیەوە بوون ڕۆڵی ئەوان بۆ سەرخستنی و لیستە چی بوو؟ بەڵێ دیارە کاکزانە من ئەمڕۆ برادێکی تری شەم پرسیاری لێکردم سێ عەشیرەتی بڵێن کە بەسەر بە قەزای ئاکرێنە سێ عەشیرەتی گەورە وەکو جەنابەت ئاماژەتان پێکرد زێباری هەرچی سوورسی لە ساڵی 1997 ئاکرێ خرایە سەر دهۆک بە بڕیارێکی هەرێمی کوردستان ینی دەنجیان بۆ دهۆکە ینی ئاکرێ جگە لە خەڵکی ئاکرەیی بڵێن ئەو سێ عەشیرەتە سەر بەو قەزایەوە هەرێک ناحیەی خۆی هەیە بەڵام ئەوانەی کە دەنجیان بۆ مووسڵ بوو ئەوانە بوون کە لە دانیشتووی مووسڵ بوون ینی من ئامۆزایەکانم ئێستا دەنجیان بۆ دهۆکە چونکە دانیشتووی ئاکرێ دەوروبەرن بەڵام من لە دانیشتووی مووسڵم دەنگە بۆ مووسڵە زۆر نەبوون ینی بەڕاستی بەڵام لەگەڵەوەش ئێمە 6,000 دەنگمان زیاتر هێناوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەنگانە کەمێکی ئەگەر چەند کاندیدێکی عەرەبمان هەبووی بی ئەم دەنگانە بەشێکی کوردانی ئێزدی بەشێکی برانی کاکەی و شەبەک بەڵام ئەوی تر زۆربەی هەرە زۆری ئەم عەشیرەتان نەبوو بە تایبەتیش دووبارەی دەکەمەوە هیچ عەشیرەتی تر لێمانەوە نەبی هەموو عەشیرەتە کوردەکان بەڵام زۆربەی ئەم عەشیرەتان نەبوون بە تایبەتیش عەشایرەکانی گۆران کە ئەوانیش بەشێکی زۆریان دانیشتوی مووسڵ دەنجیان بۆ مووسڵ بوو سوپاسیوانیش دەکەین وە گشت عەشیرەتەکانی کە بەڵام بە ڕێژەی زۆری دەڵێن بەڵێ تۆ پرسیاری ئەم سێ عەشیرەت لێکردم بەڵێ ئەم دەنگانە زۆربەی هەرە زۆری ئەم عەشیرەتان نەبوو و ئەو عەشیرەتانەی تریش کە بڵێن وەکو گەرگەری وەکو گۆیانی عەشیرەتەکانی کاکەی عەشیرەتەکانی شەبەک بنە ماڵە مووسڵاویەکانی بەڕەسەن کورد ئەم دەنگا بێگومانی وان بوو بەشێکیش بە پارتی دیموکراتی کوردستان و چکە حزبی شوعی کوردستانیش بەشداری کردبوو و حزبی سۆشیال دیموکرات کاکە حەمە بەشداری کردبوو ئەوانش ئەرێکا بەشی خۆی برد بەڵێ هیچ درێغیان نەبوو و بە جۆش و خۆشەوە چوون و بە بیدایەتیشە من ئاماژەم پێکرد ئەوانەی کە لە دەنجیان شاری مووسڵە زۆربیان هەر ئاوەرن باوری تەبی هەرکەس بە ئۆتۆمبیلی خۆی یان ئەوەی کە ئێمە پشتیوانیمان لێ کرد و کرێک سیارەمان بۆ دان کە سیارەی خۆی نەبووە هەمویان بەجوو بە خۆیان و بە ماڵ و منداڵەوە ئەو ڕێگە دووریان بڕی ئەوجە لە دهۆکەوە بی لە زاخەوە لە ئاکرێەوە بی بگرە لە کۆی و لە چەمچەماڵەوە هاتبوون بگرە لە سلەیمانیەوە هاتبوون من سوپاسی دەنگدەران و ڕێخستن و ئەندامانی خۆمان دەکەین بەڕاستی ئەوەی ئەم جارە ئەوان کردیان هیچ جارێکی پێشوو نەکرابوو و هیوادارم سار نەبینەوە بۆ جارانی داهاتوش ئەم سەرکەوتنە گەورەیە بەدەست بین و باشتریش بەڵێ سوپاس دەکەم کاکەس بکەواتە بەو پێ بێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسی کەرکووکی هەیە دوی نینەوای هەیەەوە حەوت دانێک لە سەلاحەتینەوە هەشت و خانەقین ئەوە ئەینۆ کورسی هەیە ئەگە ئێمە بەراورد بکەین لەگەڵ 2021 کە هەڵبژاردن کراوە بەس لە کەرکووک بەراورد بکەین سێرکە دووقات دەنگەکان زیادی کردو ئەمە دڵخۆشکەرە ینی ئێمە دوای ئەوەی کە سەرۆک پاڤڵ بە بەردەوامی سەردانی کەرکووکیە کرد لە ماوەی ڕابردووە نەک بەس بۆ هەڵبژاردن پێش
دەستپێکی بڕیاری کۆنگرە لە کەرکووکەوە درا بڕیاری کۆنگرە لەوێەوە درا ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکی مێژووی بوو بۆ کوردی کەرکووک جاری چکە یعنی لە خانۆ قوڕەکانەوە دەستمان پێکردەوە بە دروشمێکی جوان کە وا کرا خەڵکەکە بە دڵسۆزیێک و بە گور و چۆشێکی جیاواز لە 21 هاتنە ناو بابەتەکان ئێمە 3 کورسیمان هێنا لە 21 ئێستا تۆ خاوەنی 5 کورسیت وە کورسی حیزبی تری پێکەم کردوێتەوە ئەمەش هەم دیسان دەستکەوتێکی ترە کە لە حیزبەکانی تریش هاتوونەتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و دەبوونەتە دەنگدەری یەکێتی ئەمەش دیسانەوە سەرکەوتنێکی مێژوویە بۆ کوردی کەرکووک کە ئەو پرسیارم لە دکتۆر ئەحمەد کرد مامۆستا پەروینیانی بۆ نمونە خەڵک هەبووە بخواوم پێداویستی تایبەت بوو پێش خەڵکی تر ئەچوو دەنجەدا مەسەلەن خەڵکە بوو بۆ ئۆکسسیجینەوە پیرە چوو گەنجە چوو ئەوانەی شمولی دەنگدانیانە کرد تەنانە دوای ئەوەی سەرۆک بافون ڕۆیشتە ناو بازاڕەوە هەر لە بەرەبیانیەوە ڕەحیما و شۆرجەوانە شەقامەکان داخران لە دڵسۆزی و حەماسەتی گەنجان ئەمە چه ئەرکێکی قورس دەسەرشانیەوە دروست ئێمە ئەگەر لە ڕابردووایە ئەرکێکمان لەسەر بوو بێت کە من مەسە بەنسبەت خۆمەوە بەرپرس بوومە لە بواری پەروەردە و فێرکردن ئەرکێکم لەسەر بووە ئێستا ئەرکەکەم دەقات زیادی کردووە چکە بەرامبەر ئەو خەڵکە کە بە دەنگی ئەوان ئێستا ئێماڵین سەرکەوتوین و کورسێکی ئەنجومەنم بەدەستێنا و دکتۆر ئەحمەد و ڕەفیقەکانی ترمیشمان ئەو تیمەی کە بەیەکەوەین 5 بۆ 6 کورسی کەواتە ئێمە بێت دەقات و زیاتر کار بکەین لە ڕابردووە ڕەنگە هەندێک لە پۆستی حکومی نەبوو بێ کارەکان وەکو پێویستنەوە لە ئێستاە ئەبێ ئەم تیمەمان دقات ئیش بکەین بۆ خەڵکی کەرکووک ئەزەکەم یەک ڕوونکردنەوەیەک بدەم ئێمە لە ڕابردوو لە 6 ساڵی ڕابردووە خەڵکەکە ئیتر بێزار بوو یعنی وای لێ هاتوو بوو لە هەموو ڕوویەکەوە خنکا بوو یعنی تۆ بەس ژیانەکە بوو کەسابەتێکی کەم و بە نانێکی کەم و ئەوەندە بۆی لە شارەکەی خۆم ئاوارە نیم لە ژێر خێمەکان وەکو کاتی خۆی ئێستاکە لە ماڵەکەی خۆم ژیان بەسەر بم بەڵام لە ڕووی دەرونیە و لە ڕووی ئەوەی کە زەخت لە هەموو لایەکەوە داگیرکردنی زەوی جوتیار نادات پەروەری لە ئیدارەدانی کەرکووک ناشەفافیەت گەندەڵی بەهەدەردانی سامانی وڵات بۆ یعنی پیشەکەی خۆی بەکارهێنا بۆ خزمەتکردنی یەک عەشیرەت یەک نەتەوە ئەمانە هەمووی وای لە خەڵک کردبوو ئێمە لەو ڕابردووە یەک تەرحیلێکمان هەبوو بە ئاشکرا سەدام حوسێن تەرحیلمانیە کرد بەیانی هەڵەسای وەرەقەیەکیان بۆ تێنا موختارێ وت سبەینێ تۆ ماڵەکەت بپێچەرەوە بڕوان لێجار ماڵیشی نائەدایتر بە پێی ئەو هینەی بوو مەسەلەن کوڕێکت ئەگە پێشمەرگە بوانێژ ماڵەکەتیش دەرکەی یعنی شتێک بوو بە ئاشکرا بەرەوڕوت ئەبووەوە بەڵام لە ئێستای ئێمە 6 ساڵی ڕابردوو لەو حکومەی کە ئیدارەیەک بە تاکڕەوی حکمیە کرد خەڵک لە هەموو لایەکەوە بێزار بوو ئەوەندەی ما بوو وا بێزاری کردبوو من هەموو جاموو دەمە تەرحیلێکی ساردە ئێواشی بەڵێ بە ئێواشی بە لەسەرخۆیی بێزارتەکەم نایڵم تەعینبی هەلی کار نییە بۆ گەنجەکانت زەویەکە داگیرەکەم ئەمڕۆ زەویەکەی تۆوەکە دوعاکاڵێ خوای باران بێ بۆ دوای ئەو ساکە نەیەتوانی بیدورێتەوە ئەمانە و دەیان کێشەی تر کە بەڕۆڕی خەڵکە بوو بەسیترین خەدەمات خزمەتی گەڕک و کۆڵانەکانمان وڵاهی یعنی هەر زبڵ خواردووینی تا ئێستاکە لە کەرکووک ئەمانە و دەیان کێشەی تر وای لە خەڵک کردبوو بیری لەوا کردەوە ئەیوتە ڕۆم بخۆم لە سلێمانی لاودێر دانیشم ئەمە نەوع تەرحیلێ بوو بەها بەهێمنانە بە بێزەرکەرانە بەڵام لە ئێستای ئێمە ئەرکەکەمان قورسە بێ لەو مەجلیسە ئێمە دەبێت ڕۆژانە بە دوای کێشەی خەڵک و دانیشتوانی کەرکووک بووین لە هەموو ڕوویەکەوە کەس نابێ بڵێت منە اختصاصم نییە ئەبێت بە دوای کێشە بکەوی یعنی ئەبێ بزانی خەڵک پێداویستەکەی چییە لەو ڕوانگەیەوە ئیش بکەیت چکە ئێمە قەرزاری خەڵکین یعنی خەڵکێک بە مغەدی و بە ئۆکسسیجینەوە بێت دەنگ بە من بدا ئێستا من بڵێم هیچم پێ ناکرێ ئێمە ئەبێت تیمەکەمان وا ڕێکخەین زۆرترین خزمەت گوزاری و هەلی کار و ژیان دابینکەین بۆ خەڵک تۆ تەسەور کە لە شارەکانی تری سلێمانی کەرتی تایبەتێ ئێمە لەو شارە تا ئێستا هیچ کەرتێکی تایبەت
لەو شارە نییە یعنی ئیلا ئەبێ دامەزراندنیش تەنیا لە پەروەردە هەیە تۆ هەژدە وەزارەتی ترت هەیە یەک دامەزراندنی بۆ ناکرێ ئەبێ جارێکی کە ئەنجومەنی پارێزگا هەموو وەزارەتەکان ببەستێتەوە بە یەکتری و داکۆچی بکات لە مافەکانی خەڵک و ئێمە لە ئایندەیە ئەو تیمە پرۆژی باشمان پێ ئێمە کاتی خۆی کە ئیداری شارەکە بەدەست کوردەوە بوو توانی بوومان دەرگایە بکەینەوە لە گەنجەکانمان لە ڕێگەی پرۆژی پترۆدۆلار زۆرترین گەنجمان دامەزراند بوو 12,000 گەنجی ئەو شارە بەس لە نەتەوەی کورد بە پترۆدۆلار دامەزرا بوو ئەو لە دوای ئەو لە دەستدانی حکومی کوردی و لە دەستدانی لێکەوتەکانی ڕفراندۆم و لە دەستدانی نیوەی خاکی وڵا سێ ڕۆبعی خاکی کوردستانی پێمان لە دەستدا یعنی ئەگەڕا لە دایرەیەکە کورد گواستنەوەی بۆ کرد کوردێک لە شوێنێ باڵادەست بوو هەل لە کاتی بانگەشەیەکە لە ئەندازیارەکانمان لە ناو پارێزگا مهندس محەممەد لەبەرەوەی لە ڕسمێکا دەرکەوتووە لەگەڵ سەرۆک پاڤڵە هینی کرد گواستنەوەی بۆ کرد یانی سێرکە چ بە بیرێکەوە کارەکە لە کاتێکە حزبەکەی من حزبێکە ئیمانی بە پێکەوە ژیانە ئیمانی بەوەیە سبەینێکە ئەو ئەنجومەنە دروست بوو و ئەم ئەندامانی کە ئەڕوا خزمەتی هەموو تاکی کەرکووکە بە بێ گۆدان هیچ نەتەوەیەک و یعنی ئێمە لای ئێمە ئەو حیزبین کە مامجەلال باسی کەرکووکی کردووە هەموو جار ڕەوانشاد باسی لەو کردووە کە ئەمە چەپکە گوڵەکەیە کە ئەبێ ئێمە قبولی یەکتری بکەین ناکرێ من بە شێوازێک کارکەم بەرامبەرەکەم بە شێوازێک کارکەم مامۆستا ئێستا ئێوە هەم اختصاصی بوون خۆت لە سلچی پەروەردە کاک نشت لە ناوخۆ کاک مامۆستا دکتۆر ئەحمەد مامۆستای ئاینی بە ژدۆرێکە لە اختصاصی وەرگرتن و ڕوبڕووی خەڵکە بێتەوە کاک ڕێبار پێشتر پەرلەمانتار بووە کاک هیجران کاک هوشیار بە هەمان شێوە جگەلەوە حملەیەکی یەک مانگونی وشتان بەڕێوە برد ڕەنگە مەسەلە لە گەنجێکەوە تا پیرێک لە گەڕێکێکی تازە دروستکراوە تا گەڕێکێکی کۆن هەمووی معاناتەکە بزانن ئێستا پێویست ناکە مەسەلەن بڵێن 3 مانگمان پێویستە یان نازانین ئەو کێشەیە چی مەسەلە سەر ڕەنگە بەڕێزت بزانی لە تەسعین چی هەیە لە شۆراو چی هەیە لە کوردستان چی هەیە مەسەلە لە تەپە چی هەیە مەسەلە لە هەموویمان بە ڕاپۆرت نووسیوە تۆ زین لەکوێ کێشە هەیە لەکوێ پێویستی بە چارەسەرە لە چ فەرمانگەی کوردستان زازەکرێت بەڵێ ئێستا ئەوە چەند گرنگە ئەوە لە دوای ئەوە کە سوێندی یاسایی ئەخۆن ئیشی لەسەر خۆشبەختانە ئەو دەسەڵاتانەی کە ئەنجومەنی پارێزگا هەیەی بۆ ئەو ئەنجومەنە یەکێک لەو دەسەڵاتانەی کە هەیەی ئەوەیە چاودێری فەرمانگەکانە یعنی تۆ لە ئێستاە ڕەنگە لە ڕابردووە بەڕێوبەری پەروەردە 17,000 دەرەجەی وەزیفی هات 15,000 بوو نەتەوەی عەرەب تاعین کرد 2,000 تەنها بۆ کورد بوو ئەمە ڕەنگە من نەمتوانی بێ بانگی بکەم و محاسەبەی بکەم بەڵام لە ئێستا لەو ئەنجومەنە هەر قانون ڕێسا و ڕێنمایی تایبەت بە ئەنجومەنەکە بەس بە مەرجێک ئەم ڕێسا و ڕێنمانەی کە هەیە لە ئەنجومەنەکە پابەند بێ بە ڕێسا و ڕێنمایی دەستوری ڕێگەت پێئەدا کە تۆ ئەو کەسە بانگ بکەی چونکە ئەو کەسە ڕەنگە یعنی کارێکی کردی بێ دش بە ڕێسا و ڕێنمایی ناتوانێت لە خۆیەوە بە ئیجتیهادش بەڵێ بە ئیجتیهاد ناکرێت دەبێت ئەو ئەتوانی یعنی مەبەستم ئەوەیە تۆ لەمە لاتوانی چاودێری سەرجەم فەرمانگە حکوومیەکان نەکس بەس پەروەردە سەحا بەلەدیات حتا قەزا و ناحیەکان قایم قامەتەکان ئەمانە هەمووی لەژێر بەرپرسیارەتی ئێوە متمانیان لەوێشەوە دەبێت لەوان دێن لەوێ سێنقن و لە داهاتووشە هەر کارێک بکەن دژ بە ڕێنمایی و ڕێسا و دستور و یاسا مافیەوەمان هەیە بانگەشەی ئەو ئەنجومەنە بکرێت ینی بەڵێ لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێت و هۆکاری ئەو کاری کە کردوێتی و مافی ئەوەشمان هەیە ئەمە ینی بەرز کرێتەوە بۆ ئەو وەزارەتانی ئەو وەزارەتانی کە پابەندە بەو بەڕێوەبەرەوە مەسەلەن لە وەزارەتی پەروەردە گەندەڵیەکەیە یان شتێکی خراپەیە یان نادات پەروەری هەیە ناشەفافیەت هەیە ئەتوانی
ڕادستی وەزارەتی پەروەردەی بکەیت و وەزارەتی پەروەردە لە ڕێگەی خۆیەوە بانگی بکات و لێپێچینەوەی لێ بکە و ئەمانە بۆ سەرجەم دایرە حکوومەکان جگە لەو فەرمانگانەی کە مباشرەتان فەرمانگەی ئەمنیە مباشرەتان ڕەبتی بە مەجلیسی وزەراوەیە ئەمانە ئێمە مافی ئەوەمان نییە مەسەلەن ئیشی لەسەرکەین بەڵام ئێستا من بۆی هەر زیاتر ئێستا کەرکووک یعنی خەڵکەکەی نیگەرانە لە بێخزمەتی نیگەرانە لە نادادپەروەری یعنی ئەمانە ئەنجومەنی پارێزگا بەشێکی زۆر ڕێکەکتیڤ زۆر کەمە بێتەوە ئەکتیڤی من یعنی زۆر گەشتبینم لە بری ئەو تیمەی لەگەڵمە هەموو کەسی چالاک و ئەزمموی کاری پێشوەختەی هەیە خۆی لە دام و دەستگا حکوومیەکان بووە زۆر باشە دکتۆر ئەحمەد چ دەنگێک زۆر لای تۆ کاریگەر بوو هەموو دەنگەکان وەکویەکە ئەو 12,000 دەنگەی بەدەستێناوە مەسەلەن هەمووی دەنگە و دکتۆر ئەحمەدیان بردە ناو ئەنجومەنی پارێزگا بەڵام مەسەلەن کەسێک زۆر تەلەفۆنی بۆ کردیان بینی بێتە دەنگی بە تۆ داوە لە پیرێک لە نەخۆشێک لەوانە چ دەنگێک زۆر کاریگەری لەسەر دەرونی تۆ دروست کردووە طبعا من شانازی بە دەنگدەرانی خۆمەوەکەم شانازی بە گەلەکەی خۆمەوەکەم لەم شارەیە و زۆر سپاسیانەکەم کە ئەو متمانەیان بە من بەخشیوە دیارە ئەوان پێیان وایە کە من ئەهلم بۆ ئەو شوێنە ئەبێ هەموو جوهدی خۆم سەرف بکەم بۆ ئەوەی بیسەلمێنم کە لە جێی متمانەی ئەوانان بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری بوو لەسرم ئەو خەڵکە بوو کە لە سەروی ئەوەی کە نەیانەتوانی بچن دەنگ بدەن هەبوو تایە خاوەن پێداویستی تایبەت بوو تایە هەبوو نابینا بوو تایە هەبوو دەست و قاچی نەبوو ئەچوو خەڵکی تری بانگە کرد بۆی بیبەن دەنگ بە دکتۆر ئەحمەد کەرکوچی بدا بڕوات بێت چیرۆک و داستانی وام لەلایە کە تەلەفۆنیان بۆ ئەکردمە یاود مامۆستا حاڵم ئاوایە بەڵام هاتووم دەنگ بۆ تۆ بدەم لەبەرەوەی بە قەناعەتەوە ئەزانم تۆ کارێکەکەی هەمومان پێی سەربەرز بین ئەمە جێی فەخرە جێی شانازیە نەنەحاجیەک تەلەفۆنم بۆ ئەکا یعنی ئەگری تەلەفۆنی بۆ ئەکردم پێشتر ئەیود واللهی شانازی ئەەکەم تەلەفۆنت بۆ ئەەکەم ئەزانم تۆ دەرەچی لە دوای ئەوەی کە دەرچوین هەمیسان تەلەفۆنی کردەوە ئەگریا ئەیود دڵخۆشم کە دەرچویتە بەخوای گەورە ڕۆژە لە ڕۆژان نەمبینیوە ڕۆژە لە ڕۆژان نەچوومە بۆ لای نازانم چێە بەڵام لە دوورەوە منی بینیوە لە دوورەوە وتارەکانمی بینیوە لە دوورەوە چالاکیەکانی بینیوم کە خۆشیان ویستوم ئەم خۆشەویستیە سەروەتێکی گەورەیە من هەموو جارێک ئەم قسەیم کردووە دڵنیا بن دکتۆر ئەحمەد کەرکوچی ئەو سەروەتە لە دەست نادا سەروەتێکی مرۆیی لە پشتی ئێمەوەیە خۆشەویستی خەڵکە ئەو خەمخۆریەی خەڵکە بۆ ئێمە بەجددی ئێمە بێکار لەسەرەوە بکەین ئەو دەنگانە زیاد بکەین ئەو متمانەیە زیاد بکەین نەک لە دەستی دکتۆر کەواتە من ئەو پرسیارە ئەوە بۆ ئەو بوو بیبەستمەوە بۆی طبعا جەنابیشت هەم لە ڕێگەی مینبەرەکەتەوە هەم لە ڕێگەی ئەو حەروچەی جەنابتەوە ماشاءالله ئاگات لە بانگەشەش ئەزانی کە نکۆی لە مامۆستا پەروینم پرسی لە گەنجێکەوە لە کێشەی مناڵانەوە لە پێش خاوەن پێداویستی تایبەتەوە تا خۆڵ و خاشاکەوە تا خزمەت نەکرد هەمووی لەبەرەوە کۆی مامۆستا پەروین ماشەڵڵا تیمەکەشتان هەمووی خەڵکی زیندوو و چالاکن ئەکرێ مەسەلەن ئێوە ئەو بەڵێنە بدەن یان خۆت ئەو دووسێ ڕۆژێک کە بۆت معلوم بۆ دەرچوویت بیرت لەوە کردوتەوە ئەو هەموو دڵسۆزەی خەڵک ئەو هەموو لەنا ئەو هەموو معاناتەوە ئەو ئەرکەیان بە ئێوە سپاردووە کە ئەبێ لە دوای سوێند خواردن خۆتە زانی مامۆستای ئاینی سوێن خواردن چەند ئەرکەکەت قورسترەکە لای خوای گەورە مەسەلەن بتوانن 160 ئەو کێشانەی کە پەیوەندی بە ئیداریاتەوە هەیە چارەسەری بکەن بەڵێ طبعا هەر بێ لە بانگەشە مامۆسای ئاینی طبیعەتی وایە خەڵکێکی زۆر ڕووی لێ ئەنێ و ئەم خەڵکە زۆرە لە یەک چین نین بەڵکو ئافرەتان پیاوان گەنجان پیران تەنانەت مناڵانیش لە ناو مزگەوتە لە دەرەوەی مزگەوتە مامۆسای ئاینی ئەبینن مناڵانیش بەرەو ڕووی ئەڕۆن بڕوات بێ مناڵی 8 ساڵ 7 ساڵ کە ئەڕۆم لە گەڕەکە یەکسەر ئەڵێ مەلا ئەحمەد ئەرە وەڵام مەلا ئەحمەد هات بڕوات بێ ینی ئەو مناڵە 6 ساڵە منە ناسێ ینی ئەوەنە تەعاملم کردووە لەگەڵ چین و توێژەکانە من جۆم لە ناوی خۆمە بێ لە ناو گەنجەکانە لە ناو ئافرەتانە کە ئەڕۆم ئەرە وەڵام مەلا ئەحمەد هات بۆ ئەمە وای لە ئێمە کردووە لە هەموو کێشە و گرفتەکان درک پێ بکەین ئەزانین ژنان لەم شارەیە چ کێشە و گرفتێکیانەیە ئەزانین گەنجان پیاوان پیرەکان خاوەنی پێداویستی تایبەت
ئەوانەی کە وەزیفەیان هەیە ئەوانەی کە گەنجن دانە مەزراون هەموو ئەمانە کێشەکانیان درک پێ ئەەکەین بەڵام لێرە یا شتێکەیە کاکزانە ئەویش ئەوەیە ینی قسەیەکم کرد لە کاتی بانگەشەیە ئەگەر بیرت مابێ وتومە مەلا ئەحمەد سۆپەرمان نییە لەوەیە نەتوانێت 100% هەموو کێشەکانی کەرکووک بە 4 ساڵ چارەسەر بکە بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێ مستەحیلە چونکە کەرکووک ئەمەندە کێشەی بەسەرەوەیە کێشەی وا هەیە دەستی بۆ ئەبەی 2 ساڵی ئەوێ ئەوەندە کاتی ئەوێ بۆ ینی بابەتەکە قوڵە بەڵام ئەتوانین بڵین ئەوەی لە توانای ئێمەیە ئەوەی لە دەسەڵاتی ئێمەیە واقعیانە مامەڵە لەگەڵ خەڵکی خۆمانە بکەین پشت بەخوا درێغی ناکەین. باشە دکتۆر مەسەلەن لە کەی چاوەڕوانە کرێت کە لە دوای ئەعلانی نەتیجە بە زووی شتێکت نووسی بوو کە بچنە ناو نەبرادەرێکی قانونی بوو نووسی بووی بچنە ناو ئەنجومەنی پارێزگا و سوێندی یاسایی بخۆن من پەلەپەلی ئەوەمە چونکە من ئەزانم ئێوەش دەزانن کەرکووچەکان چه معاناتێکیان هەیە. بەڵێ ئێمە چاوەڕێی ئەومانە کۆمیسیۆن بڵین ئەنجامی کۆتایی ڕابگەێنێ پاشان بەڵێ لە دوایی ئەوەی کە کۆمیسیۆن مسادقەی لەسەر ناوەکان کرد ئەو جار ناوی ئێمە چێتە محکەمەی ئیتیحادی لە بەغدا و لەوێشەوە مسادقەی لەسەرەکرێەوە ئەگەڕێتەوە ئەوسا مەوعیددا ئەندرێ بۆ ڕێوڕسمی سوێندی یاسایی لە ئەنجومەنی پارێزگایە پاشانی تر ڕێکارەکان دەست پێەکە لە دوای سوێندی یاسایی ئەو کاتە بە فەرمی ئێمە ئەبینە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو کاتەوە ئیتر ئێمە ئیشەکانمان دەست پێەکە وردە وردە ئەچینە ناو خەڵکەوە و پشت بەخوا ئەوەی بە ئێمە بکرێ درێغی لێ ناکەین. ئەمە دەستگای میدیای کورسات هی هەموو کوردێکی ڕەسەن و دڵسۆزە بۆ خاک و نیشتیمانەکەی بەڵام بەشێکی زۆری کەرکووچەکانە مامۆستا پەروین دکتۆر ئەحمەد کاک ڕێبوار هەموو بە ڕێزانەی لەوێن هەتا ئەوانێستە پۆستەی دارەکان واستان لە نایێنی لە پێناو کەرکووچەکان زۆر باشە کاک غەیاس کاک زانات خوا بام قسەی بکەم بەڵێ فەرموو کاک زانە بەڵێ فەرموو جان طبعا من لێرەوە ئەمەوەیە ئەم گرتەیە ئەمێنێتەوە ئەمەوێ لێرەوە سوپاسێکی زۆر گەرمی کەناڵی کورسات و سەرجەم دەستگا میدیایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم لەبەر ئەوەی لە درێژایی ماوەی بانگەشەیە بە هەموو ستافەکانیانەوە بە هەموو کامێرەمان و پەیامنێر و ئیتر ئەوەی کە تۆ ئەیبینی هەل لە بەڕێوەبەرەوە هەتا بڵین کارمەندێکی ئاسایی هەمویان لەسەر خەت بوونە هەمویان ماندوو بوونە جێی خۆیانە ستایش بکرێن جێی خۆیانە دەستخۆشییان لێ بکرێ جێی خۆیانە بەڕاستی دوعای خێریان بۆ بکرێ کەناڵی کەرکووکە کەناڵی گەری کوردستانە کەناڵی کورساتە بەڕاستی ئێمە سوپاسانەکەین دەستخۆشیتان لێ ئەەکەین لەبەر ئەوەی ماندوونە ناسانە کارێکتان کردووە شان بەشانی ئێمە ئەرکەکانمان ئەگەر قورس بوو بێ ئێوە لەسەر شانمان سوکتان کردووە لە کاتی بانگەشەیە. دکتۆر ئەحمەد ئێوە عزیزن ئێوە کورسات ئەوە کۆمیشە دروشمێکمان هەیە ماڵی هەمووانە و ماڵی ئێوە خاوەنن کاک غەیاس ینی پێت وایە بۆ دوای ئەوەی مسادقەی نەتیجەکە ئەکرێ ململانێ بۆ دانانی پۆستی پارێزگار یان کوور دەتوانێت ئەو پۆستە وەربگرێ گەر ئیتیفاقە بێ لە نینەوە بەڵێ دیارە لە دەستپێکی دامەزراندنی یان بڕیاردان لەسەر ئەنجومەنی پارێزگاکان ئەو کاتی برایانی عەرەبی سوننا مقاتعەی هەڵبژارنەکانیان کرد ئێمە وەکو کورد وەکو پارتی و یەکێتی و بەشێک لە حەزبەکانی تریش زۆربەی کورسیەکانی موسڵمان بەدەستەوە بوو دەمانتوانی پارێزگار لە خۆمان بێ کە کورد بێ سەرۆکی ئەنجومەن و هەموو ئیدارەی مووسڵ بە تەنیا دەمانتوانی ئێمە و پارتی پێشی بهێنین لە ساڵی 2005 طبعاً بەڵام لەبەرەوەی کە زۆرینەی شاری مووسڵ نزیک بۆ تۆ لە 4 ملیۆن ڕێژەی کورد بەپێی ئەو هەڵبژارنانە چکە هیچ داتایشی ڕسمی نییە یەک لە سەرسێ ینی هەموو جار کورد یەک لە سەرسێ یان بڵێ 32 دەگەکانی مووسڵ دەنێ کەواتە کورد لە مووسڵ نزیک بووتەوە لە ملیۆنە و 300 بەڵام زۆرینەی عەرەبە جگە لە پێکاتەکانی کرد بۆ ڕەچاویمان کردبووە ئەو کاتیش پارێزگار عەرەبووە تاکو ئێستاش بەڵام ئێستا نەخێر کە لە 26 کورسی سێ کۆتە کا 29 ئەگەر ئێمە و پارتی کە ڕژبینیشم لێک نزیک دەبینەوە 6 کورسی ئەوان چوار ئێمە 2 کەواتە ناتوانین پۆستی پارێزگار دابنێن
کە بشمان توانی باە ئێمە لەگەڵەوە نەبووین پارێزگا بڵ عەرەب وایە بەڵام سەرۆکی ئەنجومەن زۆر جار کورد بووە پۆستەکانی تریش لە دەست خۆمان بووە بەڵام ئێستا هاوکەشەکان گۆڕاون پێشتر هەموو جار برایانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لیستە عەرەبیەکان بە تایبەتیش لەگەڵ ماڵی نجێفیەکان ئیدارەکان پێک هێنابوو پارێزگار لەوان وەکو ئەتی نجێفی پێشتریش هەرە بە هەمان شێوە جێگیری یەکەمی پارێزگار برانی پارتی بووە و هەموو یەکە ئیداریەکان وەکو قایمەقایم و مدینە حەکەن تا ئێستاش کە 16 یەکە ئیداری لە چوارچەوەی مادەی 140 هەموو بەڕێوەبەر و بەرپرسیام یەکە ئیداریانە لە پارتی دیموکراتی کوردستان بوون بەڵام ئێستا ئەوە کە دەگۆڕێ هاوکێشەکە دەگۆڕێ ئەگەر ئێمە هیوادارم بگەینە ڕێککەوتن لەگە پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەگە نەگەینە هیچ ڕێککەوتنێک تحالفاتی هاوپەیمانێتی تر دەکرێتن ئێمە ئامادەی لەگە هەر لایەنەکانی تر کە دۆست و بڵێن بڕوا بە مافی کورد بکەن لەم پارێزگایە لەگەڵیان هاوپەیمانی بکەین بەڵێ دەتوانین پارێزگاریش دابنێن بەڵام ستراتیژیەت و فەلسفە و سیاسەتی و تێڕوانی نیەمەیەکێتی نیشتیمانی کوردستان لە مووسڵە بۆ بەرژەوە دیگشتی پارێزگاردا عەرەب بێ برایەکی عەرەبی سوننە بێ بەڵام پارێزگار دوو جێگری هەیە و چەندین یاریدەری هەیە بەڕێوەبەرە گشتیەکان بەڕێوەبەرەکانی ئەمنیەکان وەکو پۆلیس و هێزەکانی تر بەڕێوەبەر و بڵێن قایمەقامی ئەکە ئیداریەکان ئەو پۆستانە دابەش دەکرێتن بەڵام وەکو بۆ پرسیاری جەنابەت نەخێر ئێمە 6 کورسیمانی لای لەگە پارتی بە هیچ لەویستونەوە ناتوانین بریا بماتوانی باە و باوەش ئاماژەی پێ بکەم دەنگێکی زۆریشمان لە دەستدا ئەگەر ئێمە پێکەوە باینە باوەڕتەبی ئەو بڵێن کە سیستەمی سیانتیغڵۆ کە خیندیەوە بەشێک لە دەنگەکانیمە و بەشێک لە دەنگەکانی ئەوان و تێکەڵمان بکردباوە یەک دوو کورسی تریشمان دەبر بەڕاستی یارە ئەوان ئێستا نزیک بوونەوە لە کورسێکەوە ئەو دەنگە کە دەمینێتەوەش لەگەڵ ئێمە دوو کورسی کەشمان دەبێت بەڵام بەداخەوە ئێمە لە بیدایەتەوە دەرگامان واڵا بوو بۆ حزبە کوردستانیەکان کە پێکەوە دانیشین بە یەک لیست بسینان پرۆسەیە بەڵام کەس بە دەنگمانەوە نهات بەداخەوە ئێستاش هیوادارم پاش دەرکەوتنی دەرانجامەکان ببینە یەک لیستدا سنگ و ڕەنگێکمان هەبی لە ناومووسڵ ئەگینە بە پەرتەوازایی ناتوانین داکەوچی لە هاوڵاتیانی خۆمان بکەین بەو شێوەی کە ئێمە دەمانەویست. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزگای سوورجی کارژێڕی مەڵبەندی نێنەوەیەکی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دکتۆر ئەحمەد کەرکوچی کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس بۆ بەڕێز مامۆستا پەروین جەباری کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس. بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکەمانەتی خوای گەورە بنخوات.